یاری زیاتر دەربارەی کۆبوونەوەکە دەچین لای پامنێرمان هێمن محمود لە شوێنی کۆبوونەوەکە. هێمن ئەگەر دوایین زانیاریەکانمان لەسەر کۆبوونەوەی نێوان چوار لایەنە سیاسیەکە لە شاری سلێمانی پێڕابگەێنی. بەڵێ شەیدا دەخولەکبەر لە ئێستا ئەبوو بەکە هەڵەدنی ئەندامی سەکردایەتی یەکگرتووی ئیسلامی کوردستان، سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان، ئەندامی لیژنەی یاسای پەرلەمانی کوردستان، گەشتە بارەکەی مەکتەبی سیاسی کێتی نیشتمانی کوردستان. من پێم بوت کە بۆ ئێستا تو هاتیتم کۆبوونەوەیە کەوتی سەرۆکی وەفدی دانووسانکاری یەکگرتووی ئیسلامی کوردستان کە محەممەد ئەحمەد یاریدەری ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان ئەو پەیوەندی پێوە کردووە کابێ بەشداری کۆبوونەوەکە بکە. ئێنارتی هەر لە گەشتی هەواڵەکانی کاژمێردەیە باسیەوە کرد کە یەکگرتووی ئیسلامی کوردستان بە یەک ئەندام بەشداری دەبێتەوە. ئەوە بە هەڵەدنی لە پارێزگای هەڵەبجە بوو ئەو کاتە. من هۆکارەکەیم لێ پرسی کە ئایا بۆچی یەکگرتووی ئیسلامی کوردستان لە کۆی هەر چوار حیزبەکە بەس یەکگرتووی ئیسلامی کوردستان بە یەک ئەندام بەشداری کردووە. خۆی باسیەوە کرد کە شەو یەکێتی نیشتمانی کوردستان پەیوەندیان بە یەکگرتووی ئیسلامی کوردستان کردووە پیان وتووە کە بە یەک ئەندام بەشداری بکەن. ئەمانیش لەبەر ئەو داواکاری ئەوان تەنها یەک ئەندامیان بەشداری کردووە کە محەممەد ئەحمەدە. بەڵام ئەو سێلانەی تر ئەوە تا یەکێتی نیشتمانی کوردستان جگە لە وەفدە سیاسیەکەی خەڵکی یاسایی لەگەڵایە کە چێنەری عەلی جۆڵایە لە بزوتنەوەی گۆڕان بەهار مەحموود کە یاساییە و جێگیری سەرۆکی لیژنەی یاسایە لە یاسای پەرلەمانی کوردستانە. لە کۆمەڵی ئیسلامی کوردستان دانادارە کە ئەویش بۆ خۆی یاسایی ڕاوێژکاری یاساییە ئەویش لەگەڵانە کەواتە لەم کۆبوونەوە بەس یەکگرتوو ڕاوێژکاری یاسایی و کەسی یاسایی لەگەڵەوە بۆیە کۆبوونەوەکە ڕاگیرە داوایان لە ئەبوو بەکە هەڵەدنی کرد کە بێ بەشداری کۆبوونەوەکە بکە کەمە قسەم لەگەڵ کەوتی بەڵێ کۆبوونەوەکە ڕاگیرەوە لەبەر خاتری ئەو کە بەشداری کۆبوونەوەکە بکات لە کاتی ڕاگرتنەکە ئەو وەفدەی ژوورەوە سەقاڵی ئەوە بوون کە چاوەڕێی ئەو بەکە هەڵەدنی بکەن بەپێی چەند سەرنجێکیش لەو کاتە ئەمان پشویاندا و وەنانی نیوەڕایان خواردووە. بەڵام ئێستا کۆبوونەوەکە دەستی پێکردوێتەوە کەواتە کۆبوونەوەی ئەنی بەشی دووەمی کۆبوونەوەی چوار لایەنە جیاوازتر لە بەشی یەکەمی کۆبوونەوەکە چونکە ئەوە تا یەکگرتووی ئیسلامی کوردستانیش نوێنەرە یاساییەکەی ئێستا بەشداریەتیا کردووە. ئەم نوێنەرە یاسایی یەکگرتوو لە بەشی یەکەمی کۆبوونەوەکە بەشداری نەکردەوە لەم بەشە بەشداری کردووە. ئێمە چاوەڕانی ئەوەین کە وەفدەکە دوای تەواوبوونی کۆبوونەوەکە زانیاریان لێوەگرین ناوڕۆکی